ئەم ئۆتۆمبیلە لە ساڵی 1999 لە هۆبەی ڤێتەرنەری هەڵەبجە کاری پێدەکرێت. مۆدێلەکەشی هەر هی هەمان ساڵە. ئەم پیاوەش هەر لەو ساڵەدا وەک شۆفێر لەو هۆبەیە دامەزرا و ئۆتۆمبیلەکەی پێدرا. لەو کاتەوە تا ئێستا چۆن بە بێشوخت درایە دەستی ئۆتۆمبیلەکە وەک خۆی ماوەتەوە. چیرۆکی ئەم شۆفێرە لەگەڵ ئۆتۆمبیلەکە 18 ساڵە درێژەی هەیە. تەنانەت بۆ یەک ڕۆژیش لە یەکدا نەبڕاون. لەم فترەیە ڕوبەڕووی هیچ گرفتێ نەبوویتەوە بۆ نمونە سوکان لە دەسێ وەرگێ ئیستۆپیتیانە مێنێ شتێکیوانە ناوەڵات تایسە چونکە ڕۆژانە خۆم بەردەوام متابعەکەم بچووکترین خەلەلی تێکەوە لە هینەکۆ چاکێکم نایڵم گاتە لە دایرە یا بۆ نمونە لە سەروی خۆتانەوە نیان و تو ئەم سیارە تەحویلی کەسێکی تر بکەن یا بینێن بۆ شوێنێکی تر لە دەستی تۆی بکەنەوە؟ نا تایسەنەوە. کاک سۆران ئەمە لە کێوە ئەم دەفتەرەودانا؟ سۆران دەفتەرێکی هەیە کە تایبەتی کردووە بە تۆمارکردنی ئەو خەرجیانەی کە لە ئۆتۆمبیلەکەیدا کردوویەتی. ئێستا کە باسی خەرجیەکانی لێ بپرسی ئەو بە ژمارە و بە ئامار وەڵام دەداتەوە. بۆیە بە گوێرەی دەفتەری خەرجیەکان لەو کاتەوەی ئەم ئۆتۆمبیلە ڕادستی سۆران کراوە تا ئێستا 202,000 کیلۆمەتر ڕێگەی بڕیوە. نزیکەی 51,000 لیتر بنزینیشی سووتاندووە. زمانی هین بوو سیاری بەرازیلی بۆ کاتە لە تقریبان هەر لە 2000 شتێکا بوو. ئیتر لەوێ لەم یەکسایی بوو جادەی زەمەقی بڵین لێرە بەردێکی خڕ لەسەر جادەکا بوو. سوچی تایی هین بەرازیلەکە لێ یا دەرچوو هاو یای بم لە تەنیشتەی ئاوای لێ. ئەم تایبەتمەندیەی سۆران کە بۆتە جێگەی سەرنجی بەڕێوەبەر و فەرمانبەرانی فەرمانگەکەی دەڵێ میراتیەکەی لە باوکیەوە بۆی ماوەتەوە. باوکی لە ساڵانی حەفتاکانی سەدەی ڕابردوو شۆفێری هەر هەمان فەرمانگە بووە. وڵێ بێژگە کاک سۆران کە خزمەتی سیارەکەکە و عنایەتی پێەیە هەموو ئیشەکانی دایری ئێمە چونکە ئێمە فەرمانبەری تەکنیکیمان نییە. مەسەلەن مۆلیدەمان هەیە مۆلیدەیەکی ئاڵۆز و گەورەیە. هەر کاکسوان خۆی خزمەتێکە ڕۆنیە گۆڕی ئاگای لێ بێگەر کێشێکی بەدروی حەلیەکە. اینجا هەر ئەشیایەکمان بشکێت ئەو خۆی چاکێکاتەوە. اینجا کە لە هەڵمەتەکان ئەگەڕێن و هەر خۆی خزمەتی سرنجی ئۆتۆماتیکمان ئێمە پێویستە ڕۆژانە پاکرێتەوە پێشەوەی بگاتە دایرە سرنجەکان هەمووی پاکراونەتەوە. لەبەر هەر ئیشێک لە دایرەکە بێتە پێشەوە هەر کێشێشتیە پێشێمێ بزانانی ئەو خۆی حەلی کردو زۆر جار نەخێر باخەوانمان نییە. هەتا دار ئەم ئیمساڵ کە بڵین وەختی هەڵپاچی نیشتووە تۆر خۆی دارەکانی هەڵپاچیوە و خزمەتی کردو. لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتەدا سۆران بۆ ئەوەی بیسەلمێنێت کە دوای 18 ساڵ لە لێخوڕینی ئەم ئۆتۆمبیلە و هێشتنەوەی بە تۆکمەیی بردی بۆ کۆمپانیایەکی پشکنینی ئۆتۆمبیل. زۆرن ئەو ئۆتۆمبیلە حکومیانەی کە ڕۆژانە کاریان پێدەکرێت بۆ فەرمانگە حکومیەکان، بەڵام کەمن ئەو شۆفێرانەی هاوشێوەی سۆران بە ئۆتۆمبیلەکان کار بکەن و لە مەرجەکانی توند و تۆڵیش بەبێ کێشە دەربچن. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە سەرکەوتوو بیکای سۆران.